دروستکردنی باڵەخانەیەک چەند کارێکی قورسە، ئەی بنیادنانی شارێک. سلێمانی خۆشەویست کە لە ساڵی 1784 بنیاد نراوە، ئەو شارەیە کە ئیبراهیم پاشا بە ناوی باوکیەوە ناوی ناوە. سولەیمانی لە گوندێکی بچووکەوە بۆتە شارێکی گەورە. سولەیمانی شاری ڕۆشنبیرانی خاوەن کولتور و هونەرە. سولەیمانی بەناوبانگە بە تەلارسازیەکەی کە لە مێژوودا تۆمار کراوە. گەیاندنی ڕۆحی زیندوی سلێمانی بەنەوەکانی داهاتوو بەرپرسیارەتێکی گەورەیە. ئێمە لە ئاست ئەو بەرپرسیارەتین. ئێمە لە بەشەکانی تەلارسازی و دیزانی ناوخۆ پردی پەیوەندی لە نێوان کولتور و داهێنانی سەردەم دروست دەکەین. لەڕێی ستافە بە ئەزموونەکەمانەوە نەوەیەک پێدەگەێنین کە بتوانن زانستەکان بە شێوەیەکی پراکتیکی جێبەجێ بکەن.